من ناوم دڵنیا محەممەد ئەمینە دانیشتووی شاری هەڵەبجەم لە دایکبووی 1970 لە 98دا بڕام لە خوێندن بە بۆنەی ئەوەی کە زەواجم کرد دواتر مناڵ هاتە دنیا و هەنێک کێشە و شت هەبوو مناڵەکان بچووک بوون نەمەتوانی پەرە بە خوێندنەکەم بم بیرۆکەی ئەو کاتەم وەکو ئێستا نەبوو کاتێککە مناڵەکانم گەورە بوون کەوتنە سەر پێی خۆیان زۆر پێویستیان بە من نەما هەر خولیا لە مێشکما هەبوو کە ڕۆژێ لە ڕۆژان بگەڕێمەوە بۆ خوێندن جا شتێکی جوانیشەیە ئەڵێ هیچ کاتێک تەمەەن ڕێگر نییە بۆ خوێندن و زانست و فێربوون هەروەها ئاواتی من ئەوەیە کە لە خوێندندا بڕام لە پۆلی دوی متەوەسە بووم ئەو کاتە دووبارەکە گەڕامەوە بۆ خوێندن لە 2018 سەرەتا لە قوتابخانەی هەرێز لە سیروان دەستم پێ کردەوە بە خۆشحاڵیەوە سوپاس بۆ خوا پۆلی 8 و 9 نۆم لەوێ بڕی لە سیروان دواتر هاتمە قوتابخانەی مەهاباتی ئێواران تا ئێسش بە خۆشحاڵی خوێندنەکەم پەرەپێیا و بەردەوام ئێستا پۆلی چەندی؟ ئێستا پۆلی 11ی وێژەییم هەرچەند لە پۆلی دەی وێژەیی ساڵێک مامەوە بەڵام بەهۆی نەخۆشی کۆرۆنا و ئەوانەوە دەواممان سابت نەبوو بۆ یەکەوتم اینجا کەوتنەکەشم لە پۆلی دە ئەڵێن بناغەیە بۆ پۆلی 12 هەرچەند خەمیشم لێ خوارد بەس کە هەوڵی زیاترمیا ئەلحەمدولیلا پۆلی دەم بڕی بە خۆشحاڵیەوە ئێستا لە پۆلی 11ی وێژەییم لە قوتابخانەی مەهاباد هەر شتێک ناڕەحەت بێ بۆ نمونە ئێستا من خێزاندارم خاوەنی دوو مناڵم هاوسەرم هەیە بەڵام لە هەمان کاتا هەنگاو بنێ بەرنامەدانێ بۆ کارەکانت هیچ کاتێ هیچ شتێک ڕێگر نابێ بۆ خوێندەکەت داواکارم لەوانەی کە تەمەنیان مناڵە بە هەر جاری وایە هیچ هۆکارێکیشیان نییە بۆ نمونە لە پۆلی خۆمان هەیە قوتابی نایێتەوە لە پۆلەکانی کە نایەنەوە نە زەواجیشیان کردو نە هیچ کاتێکیش هیچ ڕێگریەکی وایان هەیە هەر لەسەر یعنی بێتاقەتی خۆیان یا ئەڵێ دان نامەزراندن نییە یان ئەڵێن ئەو تەواوی کردو هیچی بۆ نەکراوە من بۆچی بخوێنم بەس ئەڵێم ڕۆژان ئینشەڵا ڕۆژی خۆش چاوەڕێمانەکە هیچ کاتێک بۆ نمونە ئەم زروفە هەتا سەروان نامێنێ با تۆ دامەزراندنیش نەبێ ئێستا من خۆشحاڵم بۆ نمونە ئەڵێم پۆلی نۆم تەواو کردووە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە ئاواتم ئەوەیە پۆلی 6 تەواو بکەم بچمە قۆناغەکانی زانکۆ ئاواتی مناڵیمە و بەدی بێنم هەموو جار ئەڵێم با خێزانداروی با مناڵت هەبێ با هاوسەرت هەبێ هەموو شتێک ئەمانە ڕێگر نین بەس بەرنامە و پلاندانێ بۆ خۆت فریای هەموو شتەکان ئەکەوی الحەمدوللا پێم ناخۆشە کە ئەوانەی کە لە مەکتەبدا ئەبڕێن یعنی هۆکارێکی بەسیتیش بێ داوایان لێ یەکەم بگەڕێنەوە لەبەر ئەوەی خوێندن و دەرچوونت لە ماڵ هەر یعنی حەنا هیچ شەهادەیەکە بڵێ هیچم بۆ ناکرێ خۆ ئەتوانی بچیتە دەرەوە بێتاقەتیەکی ماڵت هەیە لە ڕێ خوێندنەکەوە ئەو بێتاقەتیەت نامێنێ بۆ نمونە من یەکێک بووم لەو کەسانی پێش ئەوەی یعنی بەشداری خوێندن بکەم نەخۆشی دەرونیم لەگەڵا هەبووە هەمیشە ئالوودەی ماڵ بووم بەس ئەلحەمدولیلا ئێستا کە ێم بۆ خوێندن هیچ شتێک لەواتەیە بچم بۆ لای دکتۆر دەستەکەم بە کتێب خوێندنەوە دەستەکەم بە دەرزەکانم هیچ کاتێک ناهێڵم نەخۆشیەکە دووبارە زاڵ بێتەوە بە سەرما ئەوە ئەەکەم بە دەرمان بۆ خۆم خوێندنەکە ئەەکەم بە عیلاج بۆ خۆم